ماوەی 3 ساڵە مریەم باروچیان لەم دادگایەوە بە چاوی پڕ لە فرمێسک و گریان و قوڕکی وشکی خەمەوە دێتە دەرەوە، چونکە ئەو خانەوادەی کا پێشتر مریەمیان وە کچی خۆیان ناساند ئێستا حاشای لێ دەکەن و دەڵێن کچی ئەوان نییە. لە دوای کۆکردنەوەی بەڵگەکان جارێکی دیکە دادگا بڕیاری بێکەسی و بێناسنامەیی مریەمی دەرکرد. لە دوای ئەنجامدانی 12 دانیشتنی دادگای سلێمانی دادگا بڕیاریدا کە مریەم منداڵی ونبووی هەڵەبجەیە، بەڵام مریەم هاوناز ئەحمەد قادر نییە. ئەمە خیانەتە نەبە منە مەریەم بە 5,000 شەهیدە بیتاوانە هەڵەبجە، بە 182,000 ئەنفال، بە دانە دانە فرمیسکە خەڵکەکەمان، بە ئەو هەموو دایکە ڕەشپوشەکان. غەی ناکە ئەمەش خۆڵامان هەیە. ئەگەر ئەوانە مسلمان بن، ئەگەر ئەوانە خوایان قبول بن، ئەگەر ئەوانە دین و ئیمانی بن، دەبێت چاوەڕوانە تۆڵەی خوای گەورە بن. من دەرسەڵاتم نییە، چون مانیان کرد بە هاوناز ئەوەش ئەو هەمانیان کە بە کەسی تر، مانیان کە بە مەریەم. خۆ مەریەم میشتیم، هەموومان دەزانیم مە مەریەم میشتیم. لە دوای کەیسەکەی مریەم نیشانەی پرسیار لەسەر سنتەری مایکرۆجین و وەزارەتی شەیدان و لیژنەی منداڵە ونبووەکانی هەڵەبجە دروست بووە. بەو پێی مریەم و پارێزەرەکەی دەڵێن گۆڕانکاری لە ئەنجامی پشکنینەکاندا کراوە و دەستگا پەیوەندیدارەکانیش نابەر پرسیارانە یاریان بە هەستی مریەم و خانەوادەکەی کردووە. هاوکات پارێزەرەکەشی دەڵێت دادگا بڕیاریدا ناسنامەی هاوناس لە مریەم بسەنێتەوە. هەموو هیوام لە دەستم، چون من زۆرمان دیبووم کە ئادەم لە کوردستان. تەسیری مریەم لەسەر هەر هەمومان هەیە. خۆزگەمان دەخواست ئەو حاڵەتە ڕووی نەدابایە، خۆزگەمان دەخواست لێژنەکان کاری خۆیان جوانتر بکردبایە و نە ببایەنە هۆی ئەوەی لە دەستدانی متمانە کە ئێستا ڕەنگە تاچی هەڵەبجە متمانەی بە هیچ پشکنینێک نەمابێ بەداخەوە ئەوی ئەمە بینمان. سنتەر مایکرۆجین، دایکە هاوناز، دکتۆر فەرهاد، لێژونێ منداڵ بوونبووەکان، بەڕۆبەرەتی شەهیدان سلەیمانی، هەموو ئەو کەسانە بەرامبەر من دەبێت بن مەحکەمە وەلام ئەو حاڵەتەی من بدەن. لە کاتی گەڕانەوەی بۆ هەڵەبجە زیاتر لە 25 خێزان چاوەڕێ بوون وەک منداڵی خۆیان مریەم لە باوەش بگرنەوە، بەڵام بەهۆی دەستێوەردانی حیزبی و گۆڕانکاری لە ئەنجامی پشکنینەکان مریەم نەیتوانی خێزانە ڕاستەقینەکەی خۆی بدۆزێتەوە. شەونم عەبدوڵڵا 2 منداڵی لە کیمیابارانی هەڵەبجەدا ون بوون، ئێستاش لە چاوەڕوانی گەڕانەوەی ڕۆڵەکانیدایە و نایشارێتەوە. هیچ باوەڕێکی بە دەستگا پەیوەندیدارەکانی هەرێم نییە و مریەمیش بە کچی خۆی دەزانێت. وڵی پێشەکی من داواکەم لە ڕێگەیم کەناڵە بەڕێزانەوە دکتۆر فەرهاد بدرێ بە دادگا، لەبەرەوەی کە ئازاری خستە دڵی چەندەها دایک و باوکی وەکو منەوە. 5 مانگ من لە چاوەڕوانیا بووم کە مریەم سارای من بێ، بەڵام بەداخەوە ئەو ڕۆژەی کە فەحسی مریەم دەرچووی ئێعلان کرا، یعنی هەر ئەوە بوو نەمردم. مردن لە شوێنەکە بەدەست خۆ نێگیانی خۆکەشی، بەڵامێکی من وەکو خۆم وەکو دایکی مناڵەون بۆکان وەکو قوشکی مناڵەون بۆکان هیچ سیقەیە متمانەیەکم بە فەسی دیێنێنی کوردستان هەتا بگرێت لە دەرەوەش ترسم دەستکاری بکرێت و دەستی دەرەکی تێ بخرێت و مناڵەکان بە هەمان شێوە وەکو مریەمی لێ بێتەوان. لە کۆتاییدا دادگا کەیسەکەی هاونازی داخست، بەڵام دەبێت ئەم جارە چەندین دۆسیە بۆ بە سزاگەیاندنی ئەو کەسانە بکاتەوە کە دەستێوەردانیان کرد لە دۆسیەی منداڵە ونبووەکانی هەڵەبجە یان گۆڕانکاریان لە ئەنجامی پشکنینەکاندا کردووە. هەروەها دەبێت دۆسیەکی دیکەش بۆ قەرەبووکردنەوەی مادی و معنەوی مریەم بکاتەوە. ئیحسان سابر، کەناڵی ئاسمانی، پەیام، سلێمانی.